ئێستا لە سنتەری شاری هەولێر قوتابخانەی سێدەوامی نەماوە. دەمەوێت بزانم بۆچی لە قوتابخانەیەکی گەڕەکی تێراوە یەکەم زەنجی خوێندتان لە پارێزگا هەولێر لێدا. مێژووی پەروەردە و خوێندن لە شاری هەولێر مێژوویەکی گرنگە و نەکرد لە بۆ هەرێمی کوردستان بەڵکو لە سەردەمانێک هەولێر ئەو شوێنە بووە لە شارەکانی دیکەوە و لە دوورە دەستەوە خەڵک داهات لێرە منداڵەکانی خۆی دەخستە بەر خوێندن و پێگەیشتن. قوتابخانەی ئەیوبیە لە شاری هەولێر ئەگەر یەکێک لە دێرینترین قوتابخانەکانی شاری هەولێرە دەتوانم بڵێم ئێستا یەکەم قوتابخانەیە کە خوێندن دوای ئەربیل ئولا خوێندن تێیدا بەردەوامە لە گەڕەکێکی ملی شاری هەولێرە کە گەڕەکی تێراوەیە ئێمە پێمان باش بوو ئەو ڕۆوەکو بابەتێکی سیمبوڵی لەو مێژووە پڕ لە سەروەریەی خوێندن و پەروەردە لە شاری هەولێر و لە پارێزگای هەولێر لەو قوتابخانەیە زەنجی دەستپێکی ساڵی خوێندنی 25-26 لێ بدرێتن. پاشە کاکومێت لەم ساڵدا چەند قوتابخانە داوامی فەرمی تێدا ئەنجام دەدرێتن چەند قوتابخانەشمانەیە دوو داوام یا سێ داوامی تێدا ئەنجام بدرێتن؟ بەڵێ لە سنووری پارێزگای هەولێر 1630 قوتابخانە ئەو ڕۆبەڕووی قوتابیانی خۆشەویست دەکرێنەوە جگە لەوەی کە نزیکەی 9 ملیۆن قوتابی جگە لە خەڵکی پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان کە لێرە دەخوێنن بەشێکیش لە ئاوەرە و پەنابەر زەمینیان لە بۆ ڕەخسایە کە ئەوانیش لێرە لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر درێژە بە خوێندن دەدەن بە جود و ماندووبوونی هەموو لایەک لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ژمارە قوتابخانەکان ژمارەی زۆر قوتابخانە دروست کران و ژەنکردنەوەی قوتابخانەکان بەردەوامە و لە چەند ڕۆژی داهاتوو ژێمە ژمارەیەکی دیکە ڕادەگەیەنین کە قوتابخانەی نوێ لە سنووری پارێزگای هەولێر دەکرێنەوە. سوپاس لە بۆخوای گەورە ئێستا لە سنتەری شاری هەولێر قوتابخانەی سێدەوامی نەماوە. هیچ قوتابخانێک نەماوە لەناو شارەوە؟ قوتابخانەی سێدەوامی نەماوە.